ئەوەتاین لە جۆرەکانی شیرکە باسی شیرکی خۆشەویستیەکەین. یەکێکی تر لە بەشەکانی شیرکی خۆشەویستی بریتیە لە خۆشویستنی دنیا بەگشتی و هەڵبژاردننی بەسەر قیامەتە. طبعا خۆی پەروەردگار لە قورئانە هۆژداریەدا و فەرمێ بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى. فەرمێ بەڕاستی ئێوە ژیانی دنیا پێشەخەن بەسەر ژیانی قیامەتە لە کاتێکە ئاخرەت و قیامەت باشترە بۆتان، چونکە ژیانی دنیا تەواو بێ ژیانی قیامەت کۆتایی نایە. بەڕاستی تۆ ئەگەر 50 ساڵ بژیت 100 ساڵ بژیت لەسەر زەوی بەقەدەر یەک ڕۆژی قیامەت ناکە ئەگەر بگاتە 1000 ساڵ تەمەنیشت. جا بۆیە بەڕاستی ئەبێت تۆ قیامەت پێش بخەیت لەسەر دنیاە. طبعا ئەم شیرکە زۆر کەسی گرتووەتەوە ئەمڕۆ و بەتایبەت ئەمڕۆ کە دنیا هەر هەمووی خۆی داوەتە ماددە و ماددە بووە بە خوای خەڵک لێرەیە زۆربەی تووشی شیرک بووە. بۆیە سێرەکەی هەر جزئێکی دنیا بگری هەر بەشێکی دنیا بگری توانی وێتی بەشێک لە عیبادەتی خەڵکدا بماڵێ. هەر کۆمەڵێ لە ئەو کەسانە بگری کە لەسەر دنیاە ئەژین و گرنگی پێدەن تەماشا بکێ بینی هەر یەکان لە بەشێکی دنیاە تووشی شیرک بوون بەوەی کە ئەو بەشە لەلایەن لەخوا گرنگترە، ئەو بەشیان لەخوا خۆشترەوێ، گرنگی بەو بەشە زیاترێن لە ڕازیکردنی خوای پەروەردگار. خوای پەروەردگاریش لە قورئانە فەرمێ لەبارەی کافرەکانەوە ذلك بأنه مستحب الحياة الدنيا على الآخرة وأن الله لا يهدي القوم الكافرين. فرمێ کافر و مشریکەکان بۆ تووشی شیرک بوون لەبەرەوەی دنیایان خۆشتر ویست لە قیامەت، دنیایان خۆشتر ویست لە قیامەت. ئەفەرمێ بەهۆی ئەمەیانەوە خوای پەروەردگار هیدایەتیان نایە چونکە کافر بوون. ئەبێ واز لە کوفرەکەیان بێنن قیامەتیان خۆشتر بێ لە دنیا ئەو ساکە خوای پەروەردگار هیدایەتیان نەدا. جا ئەوەی داغڵی دنیا ئەبێ هەر هەمووی کۆ ئەبێتەوە لە کەسوکارە ژن و ماڵ و منداڵ و ئەو بابەتانە بە حەڵاڵی ئەمە ئەگەر بە حەڵالیش بێ نەوەک بە حەرامی. لە ماڵ و سەرۆت و سامانە ئەگەر بە حەڵالیش بێتەوە لە خوات زیاتر خۆش بێ، لە پلە و پایە و پۆست و پێگەیە ئەگەر بە حەڵالیش بێ خۆشە بێ، لە مەنهەج و بیر و باوەڕ و سەرکردەیە. ئەم چوار شتێ بەگشتی لە هەر کامێکیانە تێکەوتووی لە خوات زیاتر خۆشەوێ و تۆ تووشی شیرکی دنیا بووی، بوویتەتە مشریک بۆی کە دنیات هەڵبژاردەوە بەسەر قیامەتە. جای ترەمانە ئەگەر بە حەڵالیش بێ، یعنی ژنی خۆتە بە حەڵالی هێناوتە بەڵام لە خوات خۆشترەوە یا وەکو خوا خۆشتەوێت تووشی شیرک بووی. پارەی سەرۆتی سامانی خۆتە بە حەڵالی کۆت کردوێتەوە لە خوات خۆشترەوە یا وەکو خوا خۆشتەوێت تووشی شیرک بووی. پلە و پایەیە کە بە هێز و جوهد و توانایی خۆت بەدەستێناوە لە خوات خۆشترێت تووشی شیرک بووی. بۆیە نابێت دنیات لە خوا خۆشتر بێ. تەماشای ئیمامی عومەر کە حکمی دەوڵەتێکی ئەکرد گەورەترین دەوڵەت بوو وە زلهێزترین هێز بوو لەسەر زەوی، کەچی سێرەکەی وابەستەی هیچ شتێکی نەبوو، نە وابەستەی ماڵ و منداڵی بوو تایە، نە وابەستەی پلە و پێگە و پایی بوو تایە، کە ئیتر با بڵێن ئیمامی عومەر لە سەردەمی خۆیان بەهێزترین پیاوی جیهان بوو، کەس نەیوێرا ڕووبەڕووی بێتەوە. یان تاماشای ئیمامی عوسمان کردووە سێرەکەی هیچیان ئەمانە دنیایان هەڵنەبژار بەسەر قیامەت وەی تووشی و شیرکە نەبن. وەفدی ڕۆم کە ئیمامی عومەری بینی لەژێر دارخورمایە کە خەوتووە لە خوار مزگەوتەوە نزیکی باقیە شۆک بوون کە دییان عەباکەی خۆی ڕاخستووە و بەشێکیشی داوە بەخۆیە و کە پینە و پەڕۆشی پێوەیە هەر شۆک بوون. شۆک ئەوان لەسەر حەریر و ئاوریشمە خەون و کە ئەڕۆن بەڕێیا هەڵە گیرێن و جل و بەرگیان ئاڵتوونی پێوەیە و جێگە و مەکانیان هەمووی ئاڵتوونە و خزمەتکار باوەشێنیانە کە ئیمامی عومەریش لەژێر دارخورمایەکە بۆ شێوەی خەوتووە. بۆ لەبەر ئیمامی عومەر دنیا گرنگ نەبوو بەلایە.